شكرا لكم. جناب مەبەستی ئەندامانی بەڕێزی لیژنەی پەیوەندەکان دەرەوەڕەوەندی کوردستانی و سەرۆک و بڕیاردەرێکی لیژنەکە بوو کە لەگەڵاکەن لە وەزارەتی مەڕەوەدا و سێتەوەری سەرەکی بۆ کوردای بەڕێز جەنابی کاردی ڕێبار سەرۆکی لیژنە ئاماژەی پێ کرد ئێمە نامەوێت بچمەوە سیارەشی جناب وەزیر بنەڵگورد لە قەناڵ کورسات نیوز دەگە بە گشتی ڕوونکردنەوە بدەن لەسەر کۆبوونەوەی لیژنەی باڵا و لەسەر دەستپێکردنەوەی پرۆسە ئەگەر بەهانی بۆمان بگوژێ بۆعیدی کۆبوونەوەیە بەس ئەگەر چەند ئەندامیشی سەرەکی ئەو کۆبوونەوەیە ڕاتێ ئیلتیزامیشی دیکە بن ڕەنگە کۆبوونەوەکە ڕۆژێک دوو ڕۆژ دوام کرد بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە پێشنیاری خۆمان ئامادە کردووە و چاوەڕێی هەڵسەنگاندنی وەزارەتی تەندروستیشەکەی بۆ ئەوەی کە هەنگاوێک بنێ لێ پەشیمان نەبینەوە دەبێت بە دروست بێت ئەمە ناتوانین ملیۆنێک و نزیکەی 800,000 قوتابی و خوێندکار هەمووی پێکەوە وەکو جاران بەرینەوە ناو ناوەندەکانی خوێندن دەبێت میکانیزمی نوێ بگیرێتەوە و تەوسیات و ڕاستپاردەی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی کە بتوانین دەرگای قوتابخانەکان سەرلەنوێ بکەینەوە وەرزیەکەمی خوێندن دەست پێ بکەین بەڵام بە شێوازێک کە تیا سەلامەتی گیانی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران پارێزراوە ئەمە مەبدا گشتێکەوە حاڵەتێکیشدا ئەمە ئەو قسەی تەخین بکەم هەستمان کردنەوەی ناوەندەکانی خوێندن دەبێتە بۆکاری ئەوەی کە بەرەوە ئاراسەیەمان بەرێ بە ترسی گەورە دروستکە لەسەر تەندروستی گشتی چێ هاوڵاتیان چ مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و خوێندکاران بێ ئەوا لە لیژنەی باڵا ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کە بە ماوەیەکی دەوری کۆبینەوە هەمومان ئاشنا بین بە سەنگاندنی وەزارەتی تەندروستی بڕیاری پێویستیان دیکەرە و حاڵەتانە دەبین مەبدەئیەن ئامارەکان تا ڕادەیەک بۆ خۆشکردن زەمینەکە تا ڕادەیەک گونجاوتێکە لە بۆی تەندروستیەوە کە بتوانین ناوەندەکانی خوێندن بۆ میکانیزمانی کە وەزارەتی تەندروستی بێ دیاریەکە بێت جناب وەزیر دیارسی بەڵێ هەڵسەنگاندنێکمان کردووە هەڵسەنگاندنەکە لەلای ئێوە بریتیە لە کۆکردنەوەی ئامار بە نمونە پارێزگای دهۆک بۆ جەناب ڕاستە ئێمە 29,000 قوتابی و خوێندکارمان لە پارێزگای دهۆکەیە کە لە قۆناغی 12 ئامادەیی دەخوێنن لە سەرتاسەری پارێزگای دهۆکە تا ئێستا ژمارەی توشبووان لە نێوان قوتابیان لە 9 کەس تێنەپەڕیوە لە نێوان قوتابیان و مامۆستایان لە 9 کەس تێنەپەڕیوە 9 قوتابی و مامۆستا تێنەپەڕیوە مقارنەتەن بۆ عەدەدەی کە لەناو ناوەندەکانی خوێندن دەخوێنن کە 29,000 بەس قوتابی جگە لە مامۆستایان سوپاس بۆخوا بە هیوای شفا بۆوان بەڵام سوپاس بۆخوا ئامارەکان خۆشکەرن کە هەڵمەشەوە ئێمە هەر لە کۆبوونەوەی سیانزەی یەک لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کاتێک کە بڕیارماندا شانزەی یەک داوامی پۆلی 12ەکان دەست پێکاتەوە فترەیەکی زەمەنیماندانا بۆ مەرحەلەی تەقییمکردنێکی تەواوی سەحی بۆ ئەوەی بزانن ئامارەکانی قۆناغی 12 چیمان پێدەن ئاماری گشتی کوژبووی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان و ئامارەکانی ناو ناوەندەکانی خوێندن بە بۆ چوونی ئێمە بەڵام ڕێی یەکلاکەرەوە بۆ سەحەیە چونکە ئەم بابەتە بابەتێکی تەندروستیە ئێمە پسپۆر نین تیا ئێمە هەڵەگشتەکانی بواری پەروەدەدا ڕژی لە کوردستانە و ئەزانین چ کاتێک گونجاوە بۆ ئێمە کە بتوانین فریای پرۆسەکە بکەین بەڵام تەقییمە سەحەکە لەلای وەزارەتی سەحە لە دیدی ئێمە و ئەم ئامارانی کە ئێستا بە شێوەیەکی گشتی لە کوردستانە هەن بەوەشی کە لەناو ناوەندەکانی خوێندن لە ماوەی ڕابردوو لە ماوەی 14 ڕۆژەی ڕابردوو ئێمە وەرمان گرتووە لە تەواوی پارێزگاکان دڵخۆشکەر هیوابەخشن بۆەوەی کە بتوانین ناوەندەکانی خوێندن بە میکانیزمی نوێ بە وەرگرتنی کۆمەڵە گرەکانی دیکە بگرینەوە بەڵام تەکید لەواکەن ئەمە ئەوە ناکات کە ئێمە سار ببینەوە لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان چونکە ئەو ڤایرۆسە لە ڕووی زانستیشەوە تا ئێستا هەموو مەعالمەکانی بۆ پزیشکان و سپۆڕانی بواری پەتاناسی و بواری ڤایرۆس بە تەواوەتیش دەرنەکەوتووە لە هەموو قۆناغێک و لە هەموو ئەگەرێکە ئەوەیە کە ئەو ڤایرۆسە جۆرێکی گۆڕا و جۆرێکی بەحەوەری دیکەی پێیاوێ نەوەیەکی دیکەی پێیاوێ و جۆرێک لە ئینتیشاری سەریعی دەبێت لەبەرەوە دەبێت هەمیشە بە حەزەر بین
پێمانوانە بێکردنەوەی ناوەندەکانی خوێندن بەبێ ڕێنمایەکانی خۆپارێزی بۆمان بچێتە سەر نەخێر دەبێت لە جاران زیاتر ڕێنمایەکانی خۆپارێزی جێبەجێ بکەیت ئەگەر نا بەڕاستی پرۆسەی خوێندن ناچار ئەبێت لە حاڵەتی دروستبوونی خەتەر لەسەر کۆمەلگا لەسەر تاکەکانی کۆمەلگا و مامۆسایان و قوتابیان و خوێندکاران لە هەر کاتێکا بەڕێوەبرێت. جەنابی وەزیر دیار سرم لە تۆڕی هەواڵیژان دوو پرسیارمەیە پرسیاری یەکەم لەسەرکردنەوەی دەرگای خوێندنگاکان بە ڕووی قۆناغی 1 تا 11 ئامادەی پێش یەکی سێ هیچ بڕیارێک هەیە بۆ گەڕێنەوە ناوەڵەکانی خوێندن. پرسیاری دووەم لەسەر پرسی ئەوەیە زۆر باس لەوە دەکرێن نەکردنەوەی دەرگای خوێندنگاکان بەهۆی دواکەوتنی مووسێ و مامۆستایان مەرجیان هەیە بۆ گەڕانەوەی ناوەڵەکانی خوێندن کە بەسی ڕۆژدارێک موچیان پێ بدرێت. ئایا ئەوە شۆکارێکە بۆی کە دەرگای خوێندنگاکان لە کاتی خۆیدا نەکرێتەوە؟ پرسیاری یەکەم وەڵامدا کەوتە لیژنەی باڵای ڕوبەڕوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە یاما مەبدەئیەن بڕیاری یەکی سێماندا بەڵام ئەگەر زانین دۆخەکە گونجا و لیژنە بڕیارەدا ئەگەر پێشەوە پێشی سێ دەرگای قوتابخانەکان بێتەوە لەوە دڵنیایی دیکەینەوە ئەگەر پێویست بێ بەکردنەوە دۆخەتە دروستیەکە ڕێگا بدا پێویستی بەکردنەوە بەڵێ دەکەینەوە پێشی سێ ئەگەر پێویستیش نەبێ ناتەقین مستەقیل ئەمان پێ وڵەتی ئێمان بە مۆعیدەکەی خۆمان و ئیلتیزامکەین ئیلتیزام یەکی سێوە خاڵی دووهەم حکومەتی هەرێمی کوردستان هەوڵی باشترکردنی ژیانی فەرمانبەران و مامۆسایانەدا و ئێمەش لە وەزارەتی پەروەردە خۆمان بەدڵسۆز و خەمخۆری مامۆسایان زانین پێش هەموو شتێکیان و بۆ جەختکردنەوە لەسەر ئەو بابەتەش دەتوانمەوە بە جەنابەت بڵێم لە 25/2/2020 کاتێک ئێمە دەرگای ناوەندەکانی خوێندنمان داخست ئەو کاتە مەترسیەکە لە هاتنی کۆرۆنا بوو نا موچە دواکەوت نا لە بەغداوە ئیستیحقاقاتی هەرێمی کوردستان بڕابوو و نەنرخینە و داشکا بوو نەدەواییەکانیشمان داخست بوو بەڵام سەلامەتی گیانی مامۆسایان و قوتابیان و خوێندکاران وای لێکردی لە زاخۆ و تاوەکو گەرمیان لە دۆخێکی ئاساییە بۆ حکومەت دەوڵەتی داراییەوە بتوانین ناوەندەکانی خوێندن دابخێن مەبەستەکە پاراستی سەلامەتی گیانی مامۆسایان و قوتابیانە چونکە ئێمە تەحملی بەرپرسیارەتی دەبێت بکەین و ئێمە ئازانین کە ناوەندەکانی خوێندن لە کوردستانە کۆمەڵگە بەگشتی یەکفەتایەتی ئاگوازێتەوە بەس ناوەندەکانی خوێندن لە ئەزموونی ڕابردوومانێکێکە لەو هۆکارە سەرەکییان تەنها هۆکار نییە بەڵام هۆکاری سەرەکیە بۆ زیاتر بڵاوبوونەوەی و پەتایە ئێمە ئەوانەوێت ڕێگە لە کارەساتێکی گشتی بگرین مەبەستی ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان هەرەوە بووە لەنا لە 2014 دۆخی دارایی لە هەرێمی کوردستان باش نەبووە حەیران هەبووە بەڵام پرۆسەی پەروەردە دەرگای ناوەندەکانی خوێندن دانەخراوە و داوای ماوەتەوە لە زۆربەی شوێنەکان بەڵام ئێستا ڤایرۆسێک ڕوبەڕوومان بۆتەوە کە دەبێت لە بەرامبەری